سڵاو هاوڕێیان، ئەمڕۆکە لە لایەندەنی پایتەختی بەریتانیا خۆشاندانێکمان کرد لە دژی حکوومەتی هەرێمی کوردستان کە دەرماڵەی خوێندکاران نادە و خوێندکاران دەگری و دەستگیریان دەکا و بێتاوان لە ژووریان دەکا. چەندین کەس بێسەر و شوێن کراوە و هەتا ئێستا چارەنووسی دیار نییە. من لێرەوە پەیامێک ئاراستەی حکوومەتی هەرێمی کوردستان دەکەم کە چەند ڕۆژێک لەمەوبەر درۆیەکی گەورە و زلی کرد کە پێی دەڵێن برازل، گوتی لە هیچ شوێنێکی وڵاتدان نییە حکوومەت خوێندنی بەلاش بێ و دەرماڵە بدا بە خوێندکاران. من وەکو خوێندکارێک لە وڵاتی بەریتانیا ئەمە بازەکەمە کە دەخوێنم و دەرماڵەشم پێ دەدرێ بۆی بخوێنم، بۆی بەردەوام بم لە خوێندن. بۆیە ئیتر بەسە درۆ بەگوێ ئەو خەرکەدا، ئیتر بەسە تیرۆرکردنی خوێندکاران و مامۆستای ئاینی و هەموو چین و توێژێک. بۆیە داواکارم لە هەموو خەڵکی کوردستان بێدەنگ نەبن لە مافەکانی خۆیان. ئێمە وەکو چالاکوانی مەدەنی لە وڵاتی بەریتانیا پشتگیری هەموو خوێندکاران دەکەین. بڕوخێ دەسەڵاتی دز و گەندەڵ، بڕوخێ جوود بنەماڵە.